کاک ئەحمەد جەنابەت چۆن باشی ئێوە لەگەڵ جەنابی سەرۆک کۆ دەبنەوە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان چیتان هەیە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان باسی بکەن من خواستم ziyaret بکرێت شتێکی سێدان بێشن تونێ ancak ئەم سەرۆک هەفتوو ببینن بێ دەمێ ئەمکانن تشت نابێشن لە ئیرۆ هاتی تورکی ئەم دخوازن سەرۆک ziyaret بکەن ئەم فکر و ڕامانەوی ڕۆژهەڵاتە ناوی چ دەبێت چ دەرباس دەبێت لەسەر ڤیاوی نەڕینا سەرۆکشی ببینن ئەمشی گۆری خە دەبێت پێڤاشۆی دەم چ دەفکرن ئەمە فکری خۆ بینن سما لەسەر پرۆسی ئاشتی لە تورکیاوە ئازادکردنی دەمرتاش و سەید دەمرتاش و هاوڕەکانی ئێوە چ داواکاریەکتان هەیە ئارمان چامە تابێ جارێک دن ji bo aşitiye gavnî nû bêavêtin başsanên îro hev serokê partiya me parlamenterê partiya me gelek şehredarê başaran îro zindana denin ev siyaseta îro tê meşandin rastî jî ji bo pêşeroja hem gelê Kurd û hem gelê Türk jî di here berbî nebaşbûnê xerabiyê astengî û alosî herkî di herin sêde dibin lê em dixwazin ev dem bibe dema carek din siyasetek ji bo diyalogê ji bo aşîtiyê berdewam bikin. Sağ olun. Mas realmente você não fez,